بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین ئەمڕۆ لەگەڵ دادوەرێک گفتوگۆ بکەین. دادوەرێک لە گوندی سەرچیای لوتکەی چیای ئاسۆسەوە بۆ دادگای تاوانەکانی عێراق. دادوەرێک بیرەوەریەکانی خۆی تۆمار کردووە، وێزگەکانی ژیانی لە منداڵێکی گوندیەوە تاوەکو تەمەنی پێگەیشتن و ئەزمموی خوێندنەوە و چوونە ناو باس و بابەتەکانی سیاست و تێکەڵبوون بەکاری یاسایی و دادگا. هەوڵ دەدەین ئەمڕۆ لەم بەرنمەیەماندا قسە لەسەر ئەم بابەتانە بکەین کە لە چوارچێوەی کتێبێکدا بە ناوی بیرەوەریەکانی دادوەریەک نووسراوە لەگەڵ بەڕێز حاکم عەباس هەمزە خدر. خۆشحاڵم کاک عەباس ئەمڕۆ بتوانین گفتوگۆیە بکەین لەسەر ناوەڕۆکی کتێبەکەت و ئەزمموونەکانی ژیانت لە ڕووی کۆمەڵایەتی و یاسایی و سیاسی و ژیانی وەزیفی. زۆر سپاس بۆ جەنابتان، بەخێربێن، دەستان خۆش بێ، کارێکی باشە لە خزمەتین. خۆشحاڵین جارێکی تر دەمەوێت بپرسم بۆچی تۆ لە مناڵێکی گوندیەوە تاوەکو حاکمێک یاخود دادوەرێک بۆ دادگای تاوانەکانی عێراق ویستوتە بیرەوەری خۆت لە چوارچێوەی کتێبێکدا چاپ بکەیت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. وەڵای دی ئەوە ئەزمموونێکە من هەوڵم داوە هەر بۆ خۆشم قەنەعەتم وایە ئەو کەسانی کە بیرەوەری دەنووسنەوە شتێکی نوێ دەکەن. لەو ماوەیەش دەمێکە خەریکی خوێندنەوەی بیرەوەریەکانم. بیرەوەری هەر بیرەوەری هەر کەسێک بێ لەزەتێکی سەیری لێ دەبینم و پێم وایە بیرەوەری تۆمارکردنی مێژوویەکە کە لەمە پێش نەکراوە، بە معنای تۆ معلوماتێک بۆ خەڵکی زیاد دەکەی کە لە پێش تۆدا ئەو معلوماتە نەگوتراوە، ئەو معلوماتە نەزانراوە، ئەو معلوماتە وجودی نەبووە. یاین تۆ معلوماتێک بۆ خوێنەرەکانت ئینشا دەکەی، نەک شتێک کە هەیە و دەیجێڕێەوە. ئەوە گرنگە، بە تاکید ئەزمموی تێدایە، ئەو بیرەوەریانە ئەزمموی تێدایە، مێژووی تێدایە، جوغرافیای تێدایە و هەمیش هەوڵم داوە لەو بیرەوەریانی خۆمدا هەمیشە دایمەن لەسەر ئەو شتانە بوەسم کە ڕەبتی بە خەڵکیەوە هەیە، بە خوێنەرەوە هەیە، عەلاقەی لە خەڵکی دیکەش هەیە، نەک شتی زۆر شەخسی خەڵک ئیسفادەی لێ دەکات، ئەزمموی لێ فێر دەبێ. ئەوانە پێم وایە شتێکی باشە و بۆ خوێنەر بۆ ئەو جیلەی کەدا دێ ئیسفادەیەش لێ دەکا، بەڵکو ببێتە ئەوەی کە مەسەرەن هێندێک گەنج، بەشێکی زۆری گەنج لە خوێندندا دەبڕێ، هەموو زەمینەیەکی بۆ سازە کەچی ناڕوە، هەوڵ نادا، ئیش ناکە، خانی بە واقعی کە هەیەی ڕازیە. ئەوە ئەگەر ئەو ئەزمموانە دەخوێنیەوە زۆرجار من خۆم ئیسفادەم لە ئەزمموی ئەوانی پێشخۆم کردەوەی کە خوێندومەتەوە. هەر بۆیە ئەوە بوو بە دافعیشی ئەوەی کە ئەزمموونەکانی خۆم لە مەحکەمە بنووسمەوە. اینجا ئەوەش پاڵی پێوانم کە ئەزمموونەکان لە مەحکەمە بنووسمەوە پێشەوەی مەحکەمە، پێش مەحکەمە و بوونم بە دادوەری، هەر ئەو ینی پێویستی بە پێشەشیەک بوو. هیوادارم ئیسفادەی هەبێ بۆ ئەو خوێنەرە بە ڕێزانێک. لە پێشێکەکەدا باس لەوەکەی کە لەوان و سیوتاڵی لە ژیانمدا لە زۆر کار و کردەوەی خۆم پەشیمانم. بۆچی لە مەدخەلی کتێبەکە بیرەوەریە نووسیت ڕاستە خۆ باس؟ وەڵاهی من پەشیمانی من پێم وایە ژیانی ئینسانەکان ئەزمموونە، ژیانی هەمومان ئەزمموونە. یعنی من ئێستا ئەگەر بەو عەقڵمەوە بگەڕێمەوە بۆ ڕابردوو بەو ئەزمموی ئێستامەوە زۆر ئیسفادەی لێ دەکەم. بەڵام ئەوە وانە ئینسان کاتێ لە بیدایەتی ڕێگاوە پێداهاتووی هەتا ئەخیر پێداهاتووی بە ئەزمموێکی کەمەوە لێەوە وردە ئەزممون زیاد کردووە. ئەنجا ئەو عەقڵی ئێستا کە هەمانە گەیشتوونە لوتکەی تەمەنمان کۆبوونەوەی ئەو هەموو ئەزمموانەیە کە کۆمان کردوێتەوە. بۆیە ئینسان باش نییە پەشیمان بی لەوەی کە بەسەرت هاتووە کە کردوتە لە ڕابردوو، بۆ چونکە بۆ خۆی ژیان ئاوایە، ژیان ئەزمموونە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردووی قەدیم من تەنها لە گوناحەکانم پەشیمانم، ئەجینا ئەوەی کە کراوە بۆ خۆی ئەزمموونە، ژیانە، شتێکی تازەیە، ئەزمموونێکی بۆ خۆشم باشە، بۆ خۆم ئیسفادەم لێ کردووە. بەڵام تەبیعەتی بەشەر وایە ئێستا من زۆر جار
ئامۆژگاری منداڵەکانمان دەکەین و پێمان وایە لە منداڵەکانمان دەوێت کە ئێمە چۆنین ئەوانش ئاوا بن، ئێمە عقلمان ئێستا چۆنە ئەوانش وەکو ئێستای ئێمە وابن، پێمان وایە دەبێت ئیسفادە لە ئەزمموی ئێمە بکەن و ئێمە لەکوێ گەشتونێکی ئەوان لەوێ دەست پێ بکەن، کەسی هەچەندی خێریی وار دەرناچ ئیلا دەبێت خۆی ئەزمون کە خۆی. بەڵام لە مێژووە شتێکمانەیە کاک حاکم پێوتێ سیاق پێ دوانێ ئینسان بیرکردنەوەی وەکردەوەی لە هەر قۆناغێکی دیاری کراوە کە ڕەفتارەکانی هەموو زادەی تەمەن و واقع و ئەو لەحزەیە بۆچی ئەوێ لەو لەحزەیە چۆن بیرت کردوێتەوە بە عقلیتێکی ئێستەوە بڵێ پەشیمانم جیاواز لەوەی کە بڵێ گوناحەکانم، بەڵام لە کار و کردەوە ئای بیرکردنەوەی تۆ لەو قۆناغا ئاستی پێگەیشتنی وە تێگەیشتنی بەڕێزت بۆ شێوەیە بۆ ینی بۆ ئینسانە بێ هەمیشە بڵێ پەشیمانم. وڵا هەمیشە ناڵێم پەشیمانم، هەمیشە ناڵم پەشیمانم بەوێنە گشتێکڵێم بەوێنە گشتێکە ینی هەمیشە من لە ژیانی خۆم ڕازیم ئەوەی کە ڕابردووە و لەزەتم لە هەموو مەقتەعێک لە مەقتەعەکانی ژیانی خۆم کردووە. زۆر کەس دەبینم بە ژیان ڕەشبینە پێی وایە کە خۆشی نەبینیەوە لە ژیانەوانە. من لەگەڵ ئەوەی دانیم لە هەموو مەقتەعەکانی ژیانم وە لەو زۆر هێندێک لە مەقتەعەکانی ژیانم زۆر سەخت بووە، بە سەختی بردوومەتە سەری و لەوانەیە باسی بکەین. بەڵام ئەوە تەبیعەتی ژیان ئاوایە، لەزەتم لەوەش کردووە، لەزەتم لەو مەقتەعانەش لە ژیانم کردو و ئێستاش کە دەیجەرمەوە لەزەتی لێ دەکەم و پێم وانییە شتێک ڕوویدابێت لە خارجی تاریخ و لە خارجی طبیعی و لەو بابەتانە. بەڵام گرنگە ئینسان ئیسفادە لە ئەزمونەکانی بکە، گرنگە ئەو طبیعەت و ئەو ئیشێکە کردوتە یان ئەو سەختیانی کە هاتۆتە ڕێگەت گرنگە ژیان عقلی جۆڵاندەبی و وای فێر کردبی کە بیر لە ژیانێکی باشتر و لە ژیانێکی ئارامتر بکەیەوە. ئەوە طبیعەتی بەشەرەکان دەست خۆش ڕاستە خۆ بچینە ناو هەندێک لە تەوەر و باس و بابەتەکانی بەرنامەکەمان. تۆ کاتێککە باسی مناڵیە کە یا باسی خۆتەکەی باسی ئەزمموی خوێندنەوە و چێژوەرگتن لە کتێب و لە خوێندنەوە ئەەکەیت ئەو قۆناغانەی کە کتێب بۆن و بەرامەی کاغەز و خوێندنەوەی کتێب تام و چێژێکی تایبەتیە بوو. بەڵەوە ئەوە زۆر باسی ئەوەیە کە چۆن هاتوومە سەر نووسین و خۆم بە مقاسی دەزانم لە نووسین بە حەقەت و باسی ئەوم کردووە کە لە مێژە سەر و سەختم لەگەڵ کتاب و لەگەڵ قەڵەم هەیە، هەر لە منداڵیمەوە بڵی خولیایەکم هەبوو. ڕەنگە ئیشەوەی بێ ژینگەکەی من تەنها بۆ خوێندنەوەی مناسب بوو، ئەژینە بۆ تەمەتوع بە ژیانی منداڵیم و وەکو منداڵ ئێستا خەریکی تۆپانەیە و خەریکی ئەو بابەتانەیە ئەو بە من ساز نەبوو، بۆیە خولیا و خومدا بۆ سەر خوێندنەوە سەر کتێب. لەبیرم دێ ئێساش هۆ لێە باسم کردووە یەکەمین کتێب کە کەوتە بەندەسم و خوێنمەوە مامۆسایەکی خۆمان پێدام، نامیلکەیەکی بچکۆلە بوو، ناوی لە سەرەڕی کاروانی باوەڕا بوو. یعنی ئێستاش لەو کاتیەوە نەبینیوەتەوە تا ئێستاش ئەحداسەکان و ئەو شتانی کە لەوێ باس کراوە چیرۆکانی کە لەوێ جێڕدراوەتەوە لە بیرم ماوە هەر ئەو کاتەیە ڕەنگە. بەڵام تۆکەڵی شەوەی تێکەڵ بە کتێبە ئاینەکانە بیا ئەوانەی پێوتێ پیانەوتێ مونەزیر و تیۆریستی ئەفکاری نوێی ئیسلامی وەکو ئەبوو حەسەنی نەودەوی ئەبوو عەلای مەودودی سەید قوتب محەممەد قوتب دکتۆر یوسف قەرزاوی ڕاستە و خۆ باسی خوێندنەوەی ئەو کتێبەکانی ئەوانە. ئەوە بیدایەتەوانە من لە ئیبتیدائیەوە دەسم کردو بە خوێندنەوەی ئەو تااقەتم بۆ کتێبانە نەدەشکا، بەڵام کتێبی سادە مەسەن ئەو کتێبە کوردیانە بەسیتانە ئەو کتێبێک کە زۆر لەزەتم لێ کرد مەسەرەن ئەو کتێبە بوو کتێبێکی دیکەی مامۆستا عەبدولعەزیز پارەزانی هەبوو، ژیانی پێغەمبەری مەزن پێزویشتێکی کتێبێکی دیکە لە دەواازەی ئیسلامەوە بزانم یا بەرەو ڕێبازی ئیسلام بوو یا لە دەواازی ئیسلامەوە بوو، ئەوە مامۆسایەک دامێ ینی هێندە بە شەوق و زەوقەوە دەمخێندەوە خەریک دەبوو لە بەریانکەم ئەوەندە حەزم لێ هەموو دوای هەرو حەزە گەشەی کرد الحەمدوللا و توانیم کتێبی عەرەبی بخوێنەوە هێندێک لە عەرەبی ئەمانەت لە ڕێکیەوە دەسەکە و بۆچی تۆ لە مەنتیقەیەکی وەک خۆتەڵی ناوچەیەکی چیایی سەرشاخ تقریبەن دوورە دەست و لە چەپەک
ینی ئەم کتێبانە چۆن وەڵام دەسەکە ئامرازی گەیاندنی ئەمانە بوو بە تۆ ئەوە گوندەیمە هیچ وەسیلەیەکی ژیانی لێ نەبوو ئێساشە لێ نییە گوندێک بوو نۆماڵ بوو هەمووی خەریکی حیوانداری بوون جادەی لێبوو نە ڕێگای لێبوو نە سەیارە بۆی دەچوو نە ئاوی هەبوو نە کارەبای هەبوو نە خەسخانەی هەبوو نە مەکتەبی هەبوو نە مزگەوتی هەبوو هیچی نەبوو هەرگوندێک بوو بە زۆر ئاوادان کرابوو بە گوند بۆی هیچی لێ نەبوو بەڵامە من هەموو ینی احتیکاک و هاتن و چوون ئەوەنەم لەگەڵ خەڵازیە بوو لە خەڵازیە خوێندنم تەواو کردووە لە خەڵازی ئەعدادیم تەواو کرد پێشەویش لە مەرگەی خوێندنی ئیبتیدایم تەواو کردووە ئیدی هاتوچۆم هەبوو لەگەڵ خەڵکی و لەگەڵ خەڵکی مامۆستا و مسەقەف و کتێبخانە خەڵازی دوو کتێبخانەی لێبوو ئەو کتێبخانە بوونە مرکزی کۆبوونەوەی هەموو ئەو کەسانی کە حەزیان لە خوێندنەوە یانی ویستی خۆت بوو لەو گوندە لا چەپەکەەوە خۆت دەست بگەینتە ئاوەدانی لە قەڵاتە جارەوە بوو کە مەکتەب خەلاص دەبوو لە تەواستەی کە مەکتەب خەلاص دەبوو پێشەوەی بڕۆمەوە لەو برادرانم کە کتێبخانەیان هەیە و کتێبیان لە بەندەستا مەجموعەیە کتێبم وەردەگرت و دەمبر لەگەڵ خۆم لە هاوینەکەی هەتا عوتڵە تاوا دەبوو تەواوم دەکرد و دوای لەگەڵ خۆم بۆ بدێنانەوە ینی حەزم لە چیرۆک و لە ئەدەب و بەڵێ باسی ڕووداوەیەکەی باسی ئەو گۆڕێکەکەی کە لە سەر و گوندەکەتانەوە هەبوو بە ناوی عەبدوڵای کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساری حکایەتەکەشت دیێناوە باست کردوە پەیوەندیت کردووە بەچیەوە نووسینەکەت بەڵاو کردوتەوە لە ڕووی نووسین و چۆن ڕێوەکو جۆرێک لە لێکۆڵینەوە وایە باشە ئەم حکایەتە چۆن هاتوۆتە ناو ئەم منتیقەیەوە ئایا هەر ئەو جێڕانەوە دەما و دەمایە یاخود بەڵگەی بەردەستی مێژووی بەڵگەی زانستی لە بەردەسایە ئێوە بڕوای پێ بکەن وەکو خوێندەوارێک وەڵاوە ئەو مەوزوع ئێمە کە هەر لەگەڵی هاتوین هەر لە منداڵیمانەوە لە باو و باپیرانمانەوە ئەومان بۆ بەجێما بوو کە ئەو شەخصە ئەو کەسە سەحابیەکە لەوێ شەهید کراوە لەو شوێنەی شەهید کراوە لە غەزاوات و لە فتوحاتی ئیسلامی کاتی خۆی گوایە کە گەیشتۆتە ئەو ناوەی بۆیە زۆر بە پیرۆز سیر دەکرا هەر ئەو پیرۆزیە قازانجێکی هەبوو ئەویشەوەیە ئەو دارەکانی دەوروبەری مەجموعەیە داری زۆری لێلەوان 200 دار بێ کەس نەوێراوە ببڕێ وادان وا گوتراوەکە هەر کەسێک ئەو دارانە ببڕێ ئەو شخصەیە ئەو سەحابەیە تووشی بەڵایشی دێ بۆیە ئێستاژ ئەو دارانە هەرماوە بەڵام ئەوە هەر ئەسحاب عەبدوڵای سەرچینە لە زۆر شوێنە لە هەموو کوردستان پڕە لە شاک و لەبەرەوەی باست کردەوە تۆ باسی شخصی ئەوە ئیدی ئەمە هەل ئەوکو بڵێ بۆ خۆشم هێندێ متابعەی سیرۆ ئەوانەم کردووە پێش ئەو مۆزوعی حەز دەکەم سەحابی و فتوحاتی ئیسلامی ئەسڵەن نەگەشتۆتە وڵاتی ئێمە لێرە شەڕ نەبووە شەڕ لە وڵاتی ئێمە شەڕ نەبووە ئەوە شەڕی قادسیە لەگەڵ فارسەکان لە قادسیە بووە شەڕی مەدائین لەگەڵ فارسەکان لە شوێنێکی دیکە بۆ شتێک لەو ناحیەوە بۆ خۆم وەکو بڵێ ئەوەلیاتێکی بەسیتەم هەبوو یانی شەڕی دەسەڵاتەکانیش نەبووە بۆ مناڵێن ساسانیەکانی لێ بۆ شەڕیان کرد لەگەڵ کەس لەو ناوایە ئەو شاخە بەڵام وەکو کورد و دانیشتوانەکەی نا بەڵێ ئەجا دوایە مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم پیاوێکی مێژوو ناسە جەنابەت دەیناسی برادەری خۆمە داوام لەو کرد کە شتێ متابعەیە بکە ئەو دەزانێت چۆن متابعەوەی ئەو مەوزوعانە کە شتێک هەیە وتمەوە کەسێک هەیە شخصێک هەیە لە ئێمە ئەسحابە عەبدوڵای پێ دەڵێن عەبدوڵا گوایە کوڕی ئەبوو ئەیوبی ئەنساریە هەمومان دەزانین ئەو سەحابێ گەورە ئەبوو ئەیوبی ئەنساری ئەو سەحابیە و کە پێ سەلەم کاتێک کە هیجرەتی کرد بۆ مەدینەی چۆ ماڵی ئەوان گوایە ئەوە هاتووە لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی خەتاب و دوای لە فتوحاتی ئیسلامی هاتوونە ئەو چیاوە ئەوانە ئەوکو باز دەکەن ئەوەی کە ئێمە بیسومان و باسی دەکەن لە ئەو شەڕی ئەوانە کافر و موسڵمانانی ئەو زمانە شەرۆک و شەڕی ئەو شەڕی ناوخۆیانی ئێستاوا بە یەکتریان ڕاوناوە لە شاخ و لە ئەشکەوت و ئەوە یەکتریان کوشتە بەڵام دەرکەوت مامۆستا حەسەن متابعەی کردو لێرە باسم کردووە کە ئەسڵەن وانە هیچ ئەو دەڵێ بە بەڵگەی مێژووی و بە تەحقیق و متابعەیەکی جدی دەڵێ لە هەموو کوردستان قبری یەک سەحابیەکی پێغەمبەری لێ نییە قبری یەک سەحابیەکی پێغەمبەری لێ نییە و شەڕ ئەسڵەن لە بینی کافر و موسڵمانان لە وڵاتی ئێمە ڕووی نەداوە ئەگەر شەڕێک ڕوویدا بێ کاتی خۆی کە
ئیمپراتۆرەتی فارسەکان تێشکاوە لە لای جەلەولا و خانقین و ئەوانەوە بەرەو ئێران ئەلەوێەوە شەڕ ڕوویدا و شەڕ بووە لە وڵاتی ئێمە شیوان نییە ئەوەی کە دەگوترێ هیچی ڕاز تەنها گێڕانەوەی دەما و دەما تەنها قسەیە ئەساسێکی چیە ئاساسەکەی مامۆستا حەسەن باسی کردووە ئەمیش کاتی خۆی ئێساوە بیرم هاتەوە هەر ئەو کتێبێک هەبوو ناوی فتوحاتی ئیسلامی بوو شتێکی لەو بابەتانە بوو پیاوێکی مامۆستایەک مەلایەک نووسیەتی عەبدوڕەحمان حەوێزیەش خەڵکی مەلایەک بۆ کاتی خۆی لای خۆمان ئەوە ئەمن ئەو کتێبم بە منداڵی خوێندبەوە وا بەڕاستی تێگەیشتم وا تێگەیشتم کە هەچی ئەوە دێڵێ ڕاستە ئەو کاتیش دەمزانی کە ئەو کتێبە هیچ مەزدەڕێکی نییە لە خۆ بەناو کەوتووە دەڵێ کەسێک کە خەڵکی ئەو چیانەیە و شارەزایە و بۆ خۆی بە کەیفی خۆی دەجێڕێتەوە چیرۆکی نووسیوە ئەخەر خۆ ئەو چیرۆکە زۆر قەد ئەو مێژووە زۆر قەدیمە بەبێ مەسادر ناکرێ ئەو دانیشتووە لە بنبەردێکی و لە بندارێکی و لە بن سێبەرێکی ئەوانەی جێڕاوەتەوە کە مامۆستا حەسەن لەوێ باسی ئەوەی کردووە دیسان ئەویش مەزدەرێکی کتێبێکی فارسی هەیە کە بەهێن نووسراوە بە نیازێکی خراپەوە نووسراوە بۆ ناشرینکردنی دینە بۆ بە تونند و تیژ پیشاندانی دینی ئیسلامە لە کۆمەڵگای کوردەواریدا کە ڕاز نییە هەمووی حیکایەت و بەڵام کاک حاکم هەست ناکەی هەر وەک چۆن بەڵگەیەک نییە کە بە شەڕ نەکراوە لە کوردستانە بەڵام بەڵگەکانی زۆر نین کە بە ئاشتی بوو بێ ئەوەی کە هەیە ئاماژەکانی شەڕ خۆ دیارە بێگومان ئەوەی جەلەولا یا گوڵاڵە باسی منتیقەکان ئەکرێ یا منتیقەی حەلوان و ئەوانە باسەکرێ بە شێوەیەکی گشتی هەیە بەڵام ئەو وردەکاری کە بڵێ ئەمە بەم شێوەیە بۆ ئەمە قەبری سەحابی یا سەحابینی ئەم وردەکاریانە لە ناو کتێبە مێژوویەکانە زۆر بەکەمی بەرچاوەکەون بە تایبەتی لەسەر کوردستان ئەجا مەسەلەن ئەو لەو مەسەلەی سەحابە عەبدوڵڵای سەرچای مامۆستا حەسەن بە دوایدا ڕۆیشتووە لە سیرەی سەحابە و لە تاریخدا هەموو سەحابە ئەوانەی کە ئەو سەحابیانی کە ناویان عەبدوڵڵا بووە دۆزیوێتەوە هەموو ئەو سەحابیانی ئاخرەوە دۆزیوێتەوە لە نەتیجە دەرکەوتووە ئەوە عەبدوڵڵای فڵانە ئەو عەبدوڵڵای فڵانە ئەو عەبدوڵڵای فڵانە و هیچ عەبدوڵڵایەک لەو شوێنەی شەهید نەبووە دیارە لە شوێ شەهید بوون و دیارە لە کوێ مردوون و دیارە کوڕی چێ بوون مەسەلەن یەکێک لەو شتانە ئەوەیە کە عەبدوڵڵای ئەبوو ئەیوبی ئەنساری کوڕێکی نەبووە ناوی عەبدوڵڵا بێ ئیدی ئەوە دەلیلی ئەوەیە کە ڕاز نییە پاشان لە نەتیجە ئەوە دەرکەوتووە لە نەتیجە ئەوە بۆ خۆی گۆڕی ئەبوو ئەیوبی ئەنساری لە تورکیایە لە تورکیا معلوم هەمومان دەیزانین بۆ خۆی معلومەوە لەوەزام لە کۆتایەکانی تەمەنیا خۆی وەسیەتەکات کە بیهێن بۆ ئازادکردنی قوستەنتینیە کە هاتووە لەگەڵ سەربازەکانی سوپای ئیسلامە بەڵێ تەمەنی 80 ساڵ بوو لە ناو بەحر وەفاتی کردو لە فەتحی قوستەنتینە لە فەتحی ئەستەمبوڵی ئێستا لەوێ مردووە لە گەڵجێشی ئەمەویەکان کاتێکە ویستویانە فەتحی قوستەنتینە و فەتحی ئەستەمبوڵی ئێستا بکەنەوە لێ وەفاتی کردەوە معلومە بەڵام ئەوەش معلومە کە کوڕێکی نەبووە ناوی عەبدوڵڵا بێ ئەوەش معلومە کە کەسێک لەو شاخێ نەکوژراوە سەحابی بێ یعنی خۆلاسەی کەلام زۆر شتێکی باقووە لەو بینیدا گرنگەوەی ئێستا خەڵک بزانێکەوە زۆر دووبارە کردەوە یعنی قبری ئەوە زۆر باوە لە لای هەڵەبجێ عەبابەی لێ هەیە عەلا ئەساسەوە ئەبا عوبەیدەی جەڕاح و لە لای پشدەرێ دۆڵێک هەیە دۆڵی شەهیدانی پێڵان عەلا ئەساس چەندین سەحابە دەیان سەحابە لێرە شەهید کراوە نەتیجە ئێستا ئەمە ئەومان بۆ دەرکەوتووە کە لە کوردستان لە کوردستانی ئێرە ئەوەی کە ئێستا پێیوتی هەرێمی کوردستان قبری یەک سەحابی لێ نییە قبری یەک سەحابی لێ نییە ئەوەی کە ئەوەکانی دیکەش هەمووی هەروەکو ئەوەی لە ئەسحاب عەبدوڵڵای سەرچێ هەر ئاوایە لەو کەشی لێەوە هاتووە لەو پیاوەکە ئەو کتێبەی نووسیوە و لە بن سێبەری دارێکی دانیشتپاڵی داوەت بەڵێ دەست خۆش بێ لە ناو نووسینەکان تاکە باسی قۆناغی مناڵیەکەی هەستەکەی دانی دەروونێکی برینارت هەیە کە باسی جەلالی و مەلاییەکەی لە منتیقەکە کە منتیقەیەک بۆ ئەویش بێبەش نەبووە لەو شەڕی براکان و دەستیان سوور بووە بە خوێنی یەکتری یعنی تەنانەت ئەوە لە قۆناغی نووسینەکانی ئێستاش و ژیانی ئێستاشتا ئەوە لەگەڵت گەورە بووە وڵای دیبیر من ئەوەم لە باسی سەختی ژیان و سەختی ژیانی ئەو گوندانە گوندەکەی خۆمان و هەموو ئەو شوێنی من کە منداڵی خۆم لێ بەسەر بردووە هەتا سەفی دویم تەوەسا من لەو ماڵمان لەو گوندەی بوو و دوایە لە 1970 تەرحیل کرا
بردیانین مجامعێک لە بنگردی هەوە حکومە دروستی کرد و بردیان بۆ ئەوێ ژیانی ئەوێ وەکو عرزم کردی هەتا ژیانێکی هەتا ئەو پەڕی سەخت هیچ پێداویستیەکی ژیان پێداویستیەکی خۆش گوزەرانی لەو گوندانە نەبوو بەسەن لە گوندەکەیمە نەبوو نە ئاو نە کارەبا نە خەدەمات نە کەس هیچ کەسێک فەزڵی بەسەر ئەو گوندەیەوە نەبوو بەسەر خەڵکی ئەو گوندەیەوە نەبوو هیچ کەسێک خزمەتی ئەو گوندانەی نەکردبوو نە حکومەت و نە شۆڕش و نە کەس و نە ئاوات چونکە هیچ تەنها هەوای لێبوو خەڵک بە هەوای دەژە هەوای خوای بوو منەتی کەسی تێدا نەبوو کەچی لەگەڵەوەدا هەر کەسێک دەهات جا پێشمەرگە بە ناوی شۆڕش بە یان حکومەت بە هەموو خەڵکی ئەو گوندانیاندا دەپڵۆسی زوڵمیان لێ دەکردن بە نەوەیەک مەعامەلەیان لێ دەکردن کە ئەوانە خزمەتکاری بابی ئەوانن کە ئەنەوە فەزڵیان بەسەرمانەوە هەیە لە کاتەوە عەرزم کردی هیچ کەس فەزڵی بەسەر ئەو گوندانەوە نەبوو بەعەکسەوە دەهاتن نانیان دەخوارد لەوێ مەسەرەن کابرا بە ناوی پێشمەرگەیەوە دەهات لەوێ نانی دەخوارد لەوێ ئیسراحەتی دەکرد پاڵی دەدایە و منەتیشی بەسەردا دەکردی کە عەلە ئەساسەوە چەکدارە و وەزعی دەگۆڕێ و مشکلە کوردستان بۆ ڕزگار دەکات کەچی نە کوردستانیان پێ ڕزگار کراوە نە ئەگەر ڕزگاریشیان کرد هیچ دەژیانی ئەو خەڵکی ئەو گوند و دەر بەڵێ تۆ هەر باس لەوە کە یعنی ئەوانە بەبەرپرسە زانی لە دواکەوتنی ژیانی هەموولایەک بەڵێ بێگومان لەوە ئەوانیش و حکومەتیش چونکە مەسەلەن هەر ڕۆژەی یەکێک دەهات پەلەماری ئەو شاخانەی دەدا یەکتریان ڕاودەنە لە دەشتەیە یەکتریان ڕاودەناو بە شاخیان هەڵدەجێڕان و دەهات من بەبیرم دێ منداڵ بوو مەسەلەن جارێکیان جەلالی ئەو کاتێککە پیان وترا جەلالی منداڵ بووم مەلایەن ڕاونان بەو شاخانەدا هەتا زۆر ڕۆیشتن هەتا نزیک سەفرە و زەر و ماوەت و چۆمان ماوەت و ئەو ناوی بردیانن لە نەتیجە خەڵک کوژرایان لە خەڵک دەکوژرا و خەڵک بەجێ دەما و ئەلە بابەتەن داما خۆ من ئەکانی کە باسی ئەو ساتی ئەوەی دەکەم ساتی ئەو خەڵکەشم دێتە پێشچاوە پاش ماوەیەکی پێچ و ئەنجام مەلای هجومیان کرد و جەلالیان ڕاونا خەڵک دەکوژرا بەجێ دەما یعنی لە بیرەوەری منداڵیمدا ئێساش یەکێک لەو کەسانەی کە کوژرا جەلالی بوو لە شاخێکی لە پشتی گوندی بەجێما بوو خەڵکی گوندەکە چۆن بهێنن هێنانن ناو ماڵەکاندایاننا بەچی بهێنن شاخ و داخ و ئەوانەیە دەرگایەکی تەنەکە لەسەر ئەویاندانا بوو ئەم لە ئەولا بە پشتێنەکانیان بەسپیان و هێنان لەویاندانا نەیان توانی بیبن بۆ شاری ببین بە قەڵات زێ مەسەلەن چونکە شەڕ و لە بینی هەردوو هێشتا مابوو گولێکی پێکەوت گولەیەکی پێکەوت و مابوو من خۆم دەڕۆشتم قسەم لەگەڵی کرد و چام پێم گوت چت پێویستە توی چاک پیاڵەیەک چام بۆ بێن و ئەو بابەتانە ئیدی هەر لەوێ مایەوە تەقە و شەڕ بوو لە بینی ئەوانە ئەو تەقی دەکرد ئەو تەقی دەکرێت تا ناتوانین چی لەگەڵ بکەن مرد لەوێ مرد خەڵکی کوێ بوو وڵای ئەمەساش بە منداڵی خۆم لە بیرم ماوە بابم چۆ بنسەری لی پرسی کە لەویان دانابوو لە دەری هەموو لە شخێن بوو وەکو لە بیرم ماوێ بابم لی پرسیکتی ناوە چییە و ئەبزانمتی ناو محەممەدە تی خەڵکی کوێی تی خەڵکی هەڵەبجەم لێ پرسی جەماعەتی چی تی جەماعەتی ئەنوەر گوێخێنیم وەکو لە بیرم مابێ ئاوا بوو بابم دیار و هەسی دەکردەوە دەمرێ بۆی کە سوکاری کە هاتن دوای کە سوهاری هاتن یعنی ئەمە نمونەیە نەتوانرا بە باشی بنێژرێ نەتوانرا بە باشی بە جوانی شۆردرێ کفن کرێ کفری لێ نەبوو هیچی لێ نەبوو بردیان لە لای مەقبەرەکەی ئەوەی کە پێڵەن سەحابە عەبدوڵهای سەرچیای چیانی نیو مەتر عەرزیان بۆ هەڵقاند و گڵیان بەسەردا هەر بەجلەکانی خۆیەوە بەجیانێش تا کە سوکاری تاش باشی 6 ڕۆژێک دیارە لە ڕەفیقەکانی بیستویان هاتن بردیانەوە برنەکەشی بە زەحمەت ینی مەیتێک و مردوویەک و بە سواری وڵاخ و بە ئەو شتانە بیبێەوە یعنی حتمما کە تۆ ئەو شتە سەختانە دەبینی یعنی ئێساش ببیرم دێ و زۆر جاری دیکەش جێڕاومەتەوە ئەمن بیرم لەوەی دەکردەوە بۆ منداڵی خۆم دەمگوت ناکرێ بە شەریەت مەلاین ساڵە لەسەر و ئەرزەی دەژیا ئەوە ئەزمونونەکەی بێ ئەزمموی ئێمە دەیبینین ئەوەندە دو ئەوەندە بە سەختی بژیە ژیان ئەوە سەخت بێ نان لە قڕجی شێریدا بێ هەر هیلاک و ڕاکە و ماندوو هیلاک و ئەوجا نەتیجە منداڵەکانت و بۆ خۆت بە نەخێندەواری دەمێنیەوە دوایش
کابرایەکی چەکدار دێ بە فیزر و بە پۆزەوە قسەت لەگەڵ دەکا و خۆی لە تۆ پێ گەورەترەوە ئەبە حاڵەشیان ناتوانانی بڵێ نانن نادەبێت ناتوانانی بڵێ ئاو نیە ئاو ناتوانانی بڵێ نییە دەمزانی ژیانوان نابێ بە شادی ئەوەندە دەسەوسانیە بەزەمریش نەمدەزانین چۆن دەبێ بەڵێ بەڵام تۆ دوجار بەپی قۆناغەکان کە ئەوەش دەبینی و ڕووداوانە دەبینی ئەچیتە قۆناغەکانی خوێندن خۆت هەموو وێزگەکانت باس کردووە دوجارە چیتە بەشێکەوە پێوترێ بەشی یاسا قانون تێکەڵ بە قانونە بیت چۆن بوو یعنی چویتە ئەو بەشە ئاواتی و خولیای مناڵیت بوو و دوای ئەوەش کە دامەزرێکی تەداد بە شێکتە چیتە دادگای سەربازی هەمیشەی یعنی ئەم دوانە چۆن کۆت کردەوە هەڵە هەر لەو مناسبەتەی ئەو لە سەردی ئەوەی هاتووە کە وەکو عەرزم کردی دەمزانی ژیان ئەوە نابێ بەڵام چاکم نەدەزانی ژیان چۆن دەبێ بەڵام ئەوەم بۆ دەرکەوتوو لە قسەی مامۆستایەکانمان و لە مەکتەب و ئەوانە ئەوەم بۆ دەرکەوتوو تاکە ڕێگا تاکە ڕێبەلانێکم ڕێگا بۆ ئێمەمانە خەڵکی گوند و دوورە پەرێز و ئەوانە ئەوە لە مێشکمدا لە لاشعورمدا چەسپا بوو کە تاکە ڕێگا کە بتوانین ژیانی خۆمان گۆڕین ڕێگای خوێندنە تەنها ئەو وەسیلە هەبوو ئەو کاتی بۆ خەڵکی ئێمەمانان کەسانی وەکو ئێمەمانان تەنها ئەو ڕێگای هەبوو کە بخوێنی چونکە خوێندن و کاتی ئێستا شاروایە قیمەتی هەیە و ئەو کاتیش قیمەتی هەبوو بە ڕێگای خوێندنەوە دەتوانانی ژیانی خۆت بگۆڕی شوێنەکەت بگۆڕی جوغرافیات بگۆڕی تاریخت بگۆڕی ئەوانە بۆیە من هەمیشە بیرم لەوەی دەکردەوە کە بەردەوام بم لە خوێندن زیرەک بووم لە خوێندن زۆر زیرەک بووم بەشی زۆری ساڵەکان ئەوانەیە کە بە کەلۆری نەبوو باقیەکەی دیکە زۆربەی ساڵەکان عەفوی عام دەبوو زۆر باش دەمخوێند و هەر بە خۆشم حەز و خولیام خوێندن بوو جا بۆیە هەر لە منداڵیمەوە نزیکەی لە عەدادیەوە تەنانەت لە پێش عەدادیەشەوە هەدەفێکم هەبوو ئەو هەدەفە بە خۆشم چاک نازانم چۆن بۆم دروست بوو حەزم لێ بوو بم بە حاکم لەگەڵ بابم یەک دوو جار چوو بووینە دەوائیر و حکومەت و مەحکەمە ئەو بابەتانە حەزێکم بۆ دروست بوو کە ببم بە حاکم لە ڕۆژم نەداهات بڵم حەزم لێ ببم بە حاکمە چونکەوە زۆر لەمانای حاکمیت تێگەیشتی یاخود هەر حەزت لە شوێن و چۆنڵی مەقامەکەی تێدەگەیشتم ئێستاشی لەگەڵ وێ حەزم لێبوو لە حاکمیەتیشدا کە بووم بە حاکمیش بەڵام ئەوم بۆ نەگونجە حەزم لێ بوو نەقڵ بم بۆ شوێنێکی دوور بۆ قەزایەک بۆ ناحەیەکی لەوێ خەڵکی خزمەتی ئەو خەڵکە ڕەش و ڕوتەی بکەم بۆچی چوویتە دادگای سەربازی هەمیشە ئەوە ئەجاکە من کە بووم بە عەسکەر درەنگ بووم بە عەسکەر ئەوە لە کاتی عەسکەریە ساڵی 1989 ئەو کاتی کە من بووم بە عەسکەر جارێت تەعین بۆ بووم وەزیفەم لە 89 من لە ساڵی 1989 تەعین بووم بە معاون قەزایی دوای گیریان بە عەسکەر ئەو جا ڕۆیشتم بۆ عەسکەری 2 ساڵ عەسکەریم تاوا کرد لە باسی ئەوەدا ویستومە باسی مەحکەمەی عەسکەری بکەم نایە المەحکەمە العەسکەریە دائیمەیە 19 بوو لە شارەبان بوو لەوەی داویستومە باسی بکەم کە لە کاتی وجودیشم لەو مەحکەمەیەدا توانیم خزمەتی زۆر خەڵکی داما و فەقیر و ئەوانە بکەم نمونەیەک باسەکەی باسەواکەی کە لەوانەیە زۆر جار بابەتێکی قانونی یا حکومێک بەسەر کەسێک هاتوێتە پێشەوە بەڵام لە ناخا قەنەعەتێکی ترێتە بووە ئەوە لە شوێنێکی دیکە باسم کردو نەک لە مەحکەمەی عەسکەری 19 لە مەحکەمەی عەسکەری 92 ساڵان لەوێ عەسکەر بووم لە شارەبان هەمومان دەزانی شارێکی خنجیل و کەو جوانی سەر بە دیالەیە شارێکە پڕ لە سەوزایی و لە دار و لە بە هەنار و بە پرتەقاڵ مەشهورە و بەشێکیش لە خەڵکەکەی کوردن لەوێ عەسکەر بووم زیاتر لە 2 ساڵ لەوێ عەسکەریم بەڕێ کرد و لەوێش هەندێک ئەزمموی خۆم جێڕاوەتەوە لەو مەحکەمەیدا مەسەلەن ئەگەر مەجالە بەیەکی چیان بۆ باسکەم بە کورتی ئەگەر بتوانی باسی لە متهمێک کاتە لامان قەزەیەک دۆسیەکەیم دەخوێندەوە من لەوێ بە حکمی ئەوەی کە قانونی بووم و ئەزممویەکەم هەبوو ئەندامانی مەحکەمەکەی زۆر کوبڵی ڕێی منیان وەردەگرت چونکە بە خۆشیان قانونی بوون بەڵام لە ئەمە ئەزمموم زیاتر بوو
یەکێک لەو جارانە دۆسەیەک هاتە پێشم، پیاوێکی فەقیر عسکەر بووە، گیرا بوو، متهم بوو بە 3 قەزیە، بە قەزیەوەی کە هەروب لە عسکەری هەڵاتۆ لە عسکەری، قەزیەکی دیکەی لەسەر بوو کە هەویەکەی تەزویر کردووە، قەزەی سێمی ئەوە بوو کە هەروب ئیلا جانب العەدو، ویستویەتی بڕاوە بۆ ئێرانی، ئەو کاتە ئێران عەدو بوو، شەڕ بوو دەبێنی عێراق ئێرانی. لە دۆسیەکەی ئەوەی تێگەیشتم کە ئەوە ویستویەتی لە خەڵکی جنوب بوو، خەڵکی بابل و حیل ئەو ناوەی بوو، ویستویەتی بڕوا بچێتە ڕانیە، برادێکی هەبووە، ناسیاوێکی کوردی هەبووە لە ڕانی لە کاتی عسکەری ئەوانە یەکتریان ناسیوە، ئەو برادەرەی پێی گوتۆ وەرە بۆ ڕانیە، لەوێەوە من بەڕێت دەکەم بۆ ئێرانی، خەڵکی دەناسم و بە قاچاقی دەنێری بۆ ئێران و نەجاتت دەبێت. لەسەر ئەو ئەساسی باوەڕی بەو پیاوەی کردووە، بۆ کوڕی ڕەفیقی کردووە، ناوەکەشی دەهێنێەوە، هاتووە گەیشتۆتە 4 قورنەی لە سەیتەری 4 قورنەی و کاتی فەوجێکی عسکەری لێوە لەوێ دەگیرێ و ئەو 3 قەزیان لەسەر کردبووە و ناردوان بەلای ئێمە. ئەوجا ئامیش کە سەیری ئەوراقەکانیم کرد، زۆر بەزەیم پێداهاتەوە و هەسیشم کرد کە کەسانێک غەدریان لێ کردووە، خەڵکی لای خۆم هەنن. پێم گوێ من یارمەتیەکت دەدەم، وەرە ئەگە سیقەت هەیە شتێکت پێ دەڵێم، ئیشەکە زۆر بۆ ئاسان دەبێت. تەمەن ئیجازەشم لە ئەو زابتانە وەرگرتووە کە یەکێک لەوانە ڕایت کەڕم بوو، یادی بەخێر، زۆر پیاوێکی بەڕێز بوو، زۆر عەرەب بوو، بەڵێ ئەندامی محکەمەکەی بوو و قانونیش بوو، بەڵام کورد پەنەکەیان پێیا بوو، کورد پەنیان پێ بۆ کوڕاندا بەوە یەکێک لە قەزیەکان. مەسەلەن پێم گوتیا کە وەرە من شتێکت پێ دەڵێم، ئەگەر سیقەت هەیە، سیقەشی نەبوو، چونکە دەیگوت ئەمن کوردێک قڕی بۆ گرتم و ێسا کوردێکی دیکە قڕێکی دیکەم لێرە بۆ بگرێتەوە. گوتم کاکە من دەمەوێت یارمەتی بدەم، ئەگەر باوەڕ ئەگەر سیقەت هەیە باشە، سیقەت نیکەفی خۆت تیاڵە، وەڵا باوەش بێتە بە ئەو سیقە پێم بڵێ چ دە بە قسەت دەکەم. وتم عافاتێک هەیە، عافاتێکی عام بۆ عسکەرە، بۆ بەستنا لە بواری عسکەریدا، هەموو جەریمەیەک عفوە ئیلا یەک جەریمە ئیستیسنا عفوونیە، ئەویش پێوتێت جەریمەی عەودا، یعنی ئەوەی کە جارێک لە عسکەری فیراری کرد بێ و دیسان گەڕابێتەوە بۆ فیرارێکی دیکەی کرد بێتەوە. ئێستا بەو حسابەی بێ یەک شتێکت پێ دەڵێم، بەڵام دەبێت دیسان سیقەت هەبێ، تیچێکتەمە ئێستا ئەمە لێت دەپرسین لە ناو محکەمەوە، پێش محکەمەکەی پێشەوەی بچێتە ناو قاعەی محکەمەوە. وتم کە ڕۆیشتە ژۆرێ لێمان پرسی بۆ شوێ دەچووی کە لە سەیتەرەکەی ژیرایی، بڵێ دەچووم بۆ ئێرانێ. تەمانەوە زۆر خەتەر بوو، پێشەوەی عافاتە بێ عقوبەی ئەو جەریمەی ئەعدام بوو، بۆ عەدو الهروب إلى جانب العدو. کوتی زۆر خەتەرە. وتمەوە وا بڵێ هەموو ئەوەش عەفویە، ئەوە مەشمولە بێ هەروب إلى جانب العدو، مەشمولە بە عەفو. دوو هەروبەکەت لە عسکەری دەچێتە ناو ئەو هەروب إلى جانب العدوە، قەزێکە ئەوێت دەچێتە ناو قەزەی ناحی قانونی شتێک هەیە تەداخلی پێ دەڵێن، و تەزویرەکەشت مەشمولە بێ عەفو، تەواو بەردەبی ئیفراز دەبی، ئەگە بە قسەم دەکەی ناشێکی کەیفی خۆت توێڵا بە قسەت دەکەم. ئیدی هات لە کاتی محکەمەی ڕئیس محکەمە لێ پرسیێتەوە کە گیرایی بۆ شوێ دەچووی، دەچووم بۆ ئێرانی. بۆچی دەچووی؟ وەڵا دەمویست خۆم نەجات دەم لە عسکەری ئەو بابەتانە. پێیان سەیر بوو، چونکە ناو ئەوراقەکانی وای نەگوت بوو، گوتبی دەچووم بۆ لای برادەرێکم بۆ ڕانیە. زابتەکانیش پێیان سەیر و بەڵامیشیان ئاگای لێ بوو کە من وان پێگوتووە، ئەو نسعەتەم کردەوە دەیانزانی کە عەفو هەیە و ئیفراز بۆ خۆم قەرارەکەم بۆ نووسی کە ئیفراز بوو، ڕۆیشتەوە ماڵی خۆی. جا مەبەستم لەو مەوزوعەیەوە هاتوومە لە محکەمەی عسکەری، هاتوومە سەر یادەوەریەکانی خۆم لەوێ ژێڕاوەتەوە. یادگاری خۆشم هەیە، هیچ کێشەیەکم لەگەڵ عسکەری و لەگەڵ محکەمەی عسکەری ئەوانە نەبوو. بەڵێ باس لە کەشفی دەلالەشەکەی ساڵی 93 بۆ سنووری ئەدنێرن دادگای هەولێر بۆ سنووری تورکیا عێراق، ئەگەر بە کورتی باسی ئەو کەشفی دەلالە هەر چی بوو؟ ئیشێکی زۆر زەحمەت بوو. ئەو کاتی من محقق عەدلی بووم لە محکەمەی هەولێرێ، محقق عەدلیش زۆر کەم بوو، بەڵام قەزیەک ڕوویدا بوو، قەزیەکی زۆر سەخت بوو، دەبایە قەراری محکەمەی هەبوو کە دەبێت کەشفی دەلالە بکرێ. دوو متهم بوون، یەکیان ناوی هاشم بوو، یەکیان ناوی عوبەیدوڵڵا بوو. کاتی کە ئینتیفاضە بوو لە ساڵی 91، سێ سەحافی بەریتانی مراسلی جەریدەی ئیندیپێندەنت بوون، ئیندیپێندەنتی بەریتانی هەیە،
مڕاستی لە ئێوە بوون ویسویان بێنە عێراقێ تەختی ئینتیفازەی بکەن کورد و ئینتیفازە و ئەو شارانە تازە نەوەت و سێ هاتبوون تەختیەکە بکەن نەوەتویەک ئینتیفازە کاتی ئینتیفازەکەی هاتوون تەختیەی بکەن ڤیزە و شتیان بە ئاسانی دەست نەکەوت بۆ هاتوونە تورکیا لە تورکیای ڕێگان نەبوو بە ڤیزە و بە ڕسمی بێنە ئێرە فەوزا بوو و عێراق هەموو فەوزا بوو ئینتیفازە بوو کاتی مانجی سێ ئەو کاتی ئینتیفازەکە دەکرا بۆیە چیان کردبوو لە هاتوونە شەمزینان سەر حدودی لەوێ پرسی بۆیان و قاسەقسێکیان دەستکەوتبوو یەکێکیان دەستکەوتبوو کە ڕێگا هەمشامدا بە قاچاقی بیانێنێتە ناو عێراقیەوە بیانێنێ بۆ لای دهۆک و مێرگە سوور و ئەو ناوە لێەوە بێنە چووکەوە نزیکە چایە بەڵام زۆر سەختە زۆر بەفر بوو ئەو کاتی مانجی سێ و چوار بووە ئەخیران هاشمی دەدۆزنەوە هاشم کوڕێکە خەڵکی ئەو گوندانی ئەوەیە زۆر چالاکە زۆر گورج و گۆڵ عێراقی بوون تورکی بوون خەڵکی تورکیا بوون بەس کورد بوون خەڵکی ئەو گوندانەی نزیک حدودی بوون هاشم پێشیان دەکەوێت و معاملەی لەگەڵ دەکەن پارەی دەدەنێ و چەندی پارە بدەنێ و پێشیان دەکەوێت بێنە بیان هێنێ بۆ لای مێرگە سوور لەوێ بچنە دهۆش هەتا سەر ڕێگای جادەی قیریان بێنێ چونکە ئەو شوێنانە زۆر سەخت هاشم لەگەڵ یان دێ چەکیشی پێەیە ئەوانیش سێ سەحافین یەکێکیان ژنە بەڵام فێری ئەو بەفر و سەختی و چیایی نین زۆر سەختە زۆرەوێ وەرحاصل لەگەڵ یان دێ هاشم کە دەیگوت هاشم وەکو بولبولی بەسەر هەموو شتێکدا خۆی بازەدا خەڵکی ئێوە و زۆر شارەزا لەگەڵ یان دێ بەڵام نەتیجە دەگەنە شوێنێکی تاختە لە نزیک گوندێکی ناوی گوندی دهەیە ئەو شەر تورکیایە ئەو دیوە سەر حدودا لەوێ تێک دەچن ئەو هاشم دەیجێڕایەوە لە ئەترافەکەی خۆی دەڵێ ئەوانە زۆر جنێیان بە من گوت پێیان گوتمە تۆ درۆت لەگەڵ مەکرد ڕێگاکە سەختە ناخۆشە مەسەن زۆر سەخت بوو دێگوجارەوە هەبوو 2 کیلۆمەتر لەسەر ئەو چایی بەسەر بەفریدا دەخلیسکان دەڕۆشن بۆ ئەو دۆڵی خوارێ ئەتاکو دەچوم و دەسم دەگرت و دەمهێنانەوە ئەو شوێنەی خۆی 2 سەعاتی پێدەچوو تەمسیلەکەتان پێکردنەوە ئایان شوێنەکەی بۆ بردمانەوە شوێنەکەی کەشفی دەلالە ینی دووبارەکردنەوە شتە وەلحاصل لەگەڵ هاشمتی ئەوانە هەر جنەیان پێگوتم ویشتم پارەم دەنێ دەڕۆم و نازانم چی ناکرد یەکێکیان قسەی پێگوتم تەمان بە ئینگلیزیشی نەزانیەوە هاشم ئینگلیزی نەزانیەوە ئەوانیش کوردیان نەزانیەوە بەڵام تێگەیشتم کە زنیێ بە یەکتی دەڵێن باوتی سیلای هەمڕاکێشە ویستم تەقەی لێ بکەم بیترسێنم چیە لولەی تفەنگەکەی گرت و لەیەک دەرچوو کابرا بە سنجی کوژرە کەوت ئەوەکانی دیکە خەری و پەلامەر دەوتی ئەویشم کوشت ژنەکەش لەو بینەیدا ئەویش گولێکی پێکەوت بوو بە بریندار و دی هەرسێکیان لەوێ کەوتن ئەوە قسەی خۆی دەجێڕێت هەرسێکیان کەوتەوە مێژ ڕۆیشتمەوە بۆ گوندەکەی خۆمان گوندی شیوە هەرچی بووە شیوە هەرکی لەگەڵ برادەرەکەی بۆ سپینەڕا لەگەڵ عوبێدی دێنەوە ئەو زانن مردون نەمردونچیان لێ بەسەراتەوتی هاتینەوە تەماشا دەکەین دویان مردون ژنەکەش لەوێ نەماوە کچێک دوای مەیتی کچەکە لە ئەشکەوتێک لە نزیک ڕووبارەکە هەیە ڕووبارێک لەوێ هەیە ڕۆیشت بوو هەر ڕۆیشت بوو تا کەوتبوو لەن چووە ناو ئەشکەوتەکە لێ ئەویش برد بوو بەهارێ کە بەفرۆشت توابەوە نەمابوو ئەویشیان لەوێ دۆزی بوو مەیتەکەی دۆزرابووە جا ئەوە هاشم و ئەوانەمان بردەوە ئەوێش زۆر زەحمەت بوو پەکەکەی لێ بوو شەڕی پەکەکە و شەڕی چەکدارەکانی چەکدارە کوردەکانی تورکیای بوو ئێمە بە ناویاندا ڕۆیشتن هێزێکی پێشمەرگەی زۆر ئازا و جەربەزە لەو حدودەی بوو ئەوان لەگەڵمان هاتن ئێمە دەبرچونکە پێشمەرگەی کورد پێشمەرگەی پارتی بوون زۆر ترسناک بوو بەناوە هەموو شەڕ و تارە لەوێ لە پەکەکەی دەدا و لەوێ چەکدارە کوردەکانی کە سەر بە تورکیای بوون هەموو دەمە سیلاحیان مسلح بوون و لە ئینزاردا بوون ئەوانەکە ئەنەوە چوینە جەپەیەکی ئێساش خۆم پێسەیرێت چۆن ئەوەمان پێکرا شەوەیە کە من ویسم بنوم داگون نابێت بە هاونیش بوو مانجی هەش بوو داگون نابێت لە دەرێ بنی خەتەرە هەموو دەمێت تەقەیە منیان لە ژوورێکی خەوانە تا ژوورێکی زۆر گەرم بوو تا سپێنی خۆم لێ نەکەوت وەلحاصل ئەوی شەمان کرد کەشفی دەلالەکەمان کرد و هاتینەوە هاشم و عوبێد حکم دران هەر ئێشیان ئازانم حکمی موعەبەت درا و
یەکێکیشان عوبەیدیش 6 ساڵ حکم درا بەڵام لە سیوێکی ئاب کە ئەو سیوێکی ئابی بەسەرداهات هەمویان هەڵاتن نزاتیان بۆ ڕۆژنەوە ڕۆژ زۆر باسی سیوێکی ئابەکەی یاڵی پێشی سیوێکی ئابتۆ بە ڕێوبەری دایری تەنفیزی بووی دوای سیوێکی ئابەچیتەوە بۆ بەڕێوبەرایەتی بەشی دەڵێن ناکامەکان یانی بۆچی ئەو وێزگەی سیوێکی ئابە بۆ تۆ کێشە بوو هەستەکەی لا شعور تا هەمیشە سیوێکی ئاب پێش سیوێکی ئاب و دوای سیوێکی ئاب دوو قۆناغی جیاوازن بۆ تۆ لە ناو شاری هەولێر لەو مەوزوعایدا لەو سیاقەیدا هاتوومە سەرباسی سیوێکی ئابکە لەوێش عەزێتێکی زۆر درام بەهۆی سیوێکی ئابەوە من پێش سیوێکی ئاب و لە سەردەمی 50-50شدا محەقق عەدلی بووم مدیری کاتب عەدل بووم مدیری قاسرین بووم پێش سیوێکی ئاب کاتب عەدل بووم کە سیوێکی ئابی پێش سیوێکی ئاب پارتی نەما لە هەولێرێ و ڕاویانان بۆ مەسیف و یەکێتی لێرە لە هەولێرێ بوون ئەمن بووم بە منافز عەدل منافز عەدل ئیشەوەیە تەنفیزی قەراراتی مەحکەمەی دەکە جا لەو باسەیەوە زۆر هاتوون یەکێ لەو مەوزوعانەی کە من جێبەجێم کردبوو عادەتەن ئیشی تەنفیز چۆنە یەکێک لەو ئیشانەی کە لە سەمیمی ئیشی دایرەی تەنفیزە مزایدات چۆنە یەکێک قەرزی لەسەر کەسێکی دیکە هەیە بە کۆمپیالەیەک دەیکە لە کاتی خۆیدا نایداتەوە دەڵێ ئەو مڵکەم بۆ حیجزکەن ئەوە شتێکی ئیتفاقیە لە بینی ئەو دوو تەرەفانە تا تەهەڕوو بکەن لە زەریبە ئەو شتانە ئاسانکاریە ئەژینا سواریە عاقلێکی سواریەوە بەڵام وای ئێشێک وادادنێ کە ئەویدی قەرزداری ویە و لە جیاتیوی مەزرعە و ماڵێکی هەبوو لە لای کەس دەزانی ئەوەی حیجز کردو و لە نەتیجە دەدرێتە لە جیاتی قەرزەکەی دەدرێتە صاحب قەرزەکەی پێوترە دائین ئەو قەزی هاتووە و ڕۆیشتووە دەبێ ئیعلانیش کرێ ڕۆژی مزایدەکەی ئیعلان کرێ لەو ڕۆژەیەوە کە لە زەریدەی نەشر دەکرێ هەتا 30 ڕۆژ سەری 30 ڕۆژەی دەبێ مزایدە بکرێ ئەمن وام کردبوو بەڵام قەزا و قەدەر ڕۆژی مزایدەکەی کەوتووە ڕۆژی سیوێکی ئابەوە سیوێکی ئاب سەعات 12 دەبێ مزایدە بکرێ بە پێی نەسی قانونە من وام کردو ڕۆژی سیوێکی ئابم لە بیر مابوو کە تەق و تۆق و شەڕ و مشکلە بوو بەڵام ناو هەولێرێ جارێ هەر ئەوە بوو ینی دایرە هەبوو جارێ ئەوەی سیوێکی ئاب حکومەت و پارتی نەگەیشتبوونە ناو هەولێرەیە من لە بیرم ماوە کە ڕۆیشتم بۆ دایرەی و ژیانی ئیداری مابوو ژیانی ئیداری مابوو کە من چوومە دایرەی ڕێز مەحکەمە بینی لێ بوو لێ نەشم زانیم چیە مەسەلە لەوێ زانیم لە ناو مەحکەمەی زانیم کاکتیان کاکە دەبابەی پارتی لە بنەسڵاوەی و لە لێرە و لەوەیە هەندێک موەزەفی کەم لێ بوو حاکمەکان لێ بوون ئەو ڕێزی ئێناو لێ بوو ئێمەش ئەوە بەیەکەوە دانیشتین و چاوەڕێمان کرد شتێکی وانە بوو تەقوتۆ خەبوو بەڵام ئاگامان لە زۆشتی نەبوو هەتا چاوەڕێم کردبوو خۆم چاوەڕێم کرد تا سەعات 12 بوو سەعات 12 ئەو مزایدە سواریە ئیعلانمان کرد و ئەوەی کە لەوێ بوو مزایدەیەکەوە بۆ حاڵی هەندێک ئیجراعاتی شەکلی کردمانەوە هاتینەوە بەجێم هێشت یعنی لە دوای سەعات 12 ئێمە پێویستیمان بە 5 دقە بە 10 دقە بوو ئەوەمان کرد و هاتینەوە ئەو جاوردەوردە بۆ ڕۆژ بۆ ئێوارەکەی و بۆ ڕۆژی دووەم و ئەوانە هاتنە ناو شاری و چەکدار و پارتی و حکومەت و ئەوانە بەو شێوەی بوو دوایە ئەمە ناگام لێ نییە ئەو کەس ئەو دوانە چێن ئەو دائین و مەدینە چێن ئەو مشتری و ئەو بائیعە چێن بەڵام دوای 2 ساڵان دەرچوو ئەوە یەکێک لە تەرەفەکان کە دائینەکەی ئەوەی کە حەدیقەکەی ئەوەی کە مەزرعەکەی کڕیوە یەکێتیە ئەوەشی کە مەزرعەکەی فرۆشتووە پارتیە ئەوەی کە مەزرعەکەی فرۆشتووە کاتی خۆی قاچاق بۆ لە یەکێتی و ڕۆیشتووە ئێستا هاتۆتەوە نایفرۆشی پەشیمان بۆتەوە ئیدی بوو بەتی بوو یا کۆنە بەعسی بوو کۆنە بەعسی بوو دوای بوو بۆ پارتی کۆنە بەعسی و بەڵێ دوای بوو بۆ پارتی و هەتا پارتی هاتنەوە لە سیوێکی ئاب ئەو لە نەجەف و کەربەلا و ئەوانە ئیسtismاری دەکرد ئەوجا ئەوان کێشە بە یارمەتی ئاسایش و حیزب و ئەو بابەتانە سرایشیان هەبوو من ئاگاشم لێ نەبوو و نەشم زانی بوو ئەوانە کە چی هەیە پارتی و کامەیەکێتی و کێشایەتی هیچیان من ناسی بوو
ئەخیرەن گەیشتە سەر ئەوەی زۆر محکەمە کاریان کردووانە ئەخیرەن گەیشتبوونە سەر ئەوەی تەبان بە تەوجیهات و بە ئەو شتانە کە شکایەت لە من بکەن دیارە منەفز عادل ئەو مزایدەی کردو لە کاتی خۆی نەبوو چونکە سیوێکی یاب دەوام نەبوو کەواتە ئەمن لە کاتێکی دیکە ئەو مزایدەم کردووە یان لە خۆمەوە ئیمزام کردو یا شتێکە لە بابەتانە کە حەسڵەن بە خۆشت بیکەی هیچ چونکە سووەریە وەکو تەزویر بە تەزویر ئیتیهامیان کردم زۆر عەزیەتیاندا وەڵام ئەخیرەن هەچۆنێک بوو ناتوانین تەئسیر بکەنە سەر محکەمە و سەر تەمیز و ئەوانیش ئەمنیان باش دەناسی ئیشەکان بۆ نەچۆ سەرێ بەڵام ئەخیرەن چۆن هەر لیان ساندەوە ئەو مەزرعەیان هەر لەو پیاوەی ساندەوە کە پێیان فرۆشت بوو ئێمە بەناومان کردو بەڕێگەی چی یەک قەرارێکی خاصیان لە پەرلەمان دەرکرد ئەو کاتی تەنها پارتی لە هەولێرە بوون قەرارێکی خاصیان بۆ دەرکەوت کرد قەرارەکەم لێ بڵاو کردوەوە ناسی قەرارەکەی دەڵێ بڕیار درا بە هەڵوەشانەوەی هەموو ئەو مزایەدانەی کە لە سیویەکی ئابی 1996 ئیجرا کراون بۆیە لیان ئاڵێوەشاندەوە لێیان ساندەوە لە پیاوە بەڵێ بۆچی سیوێکی ئاوا و تۆ لای پارتی و تۆمەتباری شەکرای بەوەی کە یەکێتیت نەوەڵا ئەوان ئەمە بە جۆرێ لە سیناریۆ بینی بۆ خۆت ینی ویستویانە تۆمەتبارت ئەوان حەزیان دەیانزانیە من پارتی نیم دەیانزانیە من یەکێتێ نیم بەڵام دانویست پارتی بم و لەگەڵیان ڕۆژبەکە لەگەڵیان نەڕۆیشتم بۆ مەسیف و بۆ ئەو شوێنانە ئیدی هەر ڕەفیقەکانی خۆم و دەوروبەرەکەی خۆم کە ڕۆیشت بوون تەقریریان لەسەر دەنووسیم و فیتنەیان دروست دەکرد ئەو تۆ چی بووی تۆ کاکسێبووی لە ڕووی فکری و ئیسلامی من لە ڕێی هەر لە منداڵیمەوە من ئیسلامیم فکری من فکریشی لەگەڵ ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان کارتە کرد بەڵێ ئەو کاتە لە 94ەوە کە یەگرتو دروست بووە ئەمن پەیوەندیم لەگەڵیان بەهێز وە هات چۆم هەبووە لەگەڵیان هەمووان دەناسی بۆ پیانەوتی یەکگرتویت بۆچی وەکو یەکێتی ئەو کاتەی ڕەنگە هەرداخی ئەوەی بوو کە یەگرتوو بووم ئەوان پێدەڕشتم ئەو تەشقەڵان پێدەکردم بەشێکی ئەو کاتە یەگرتو و پارتی زۆر بینیان ناخۆش بوو بەڵێ هەر باس دەوە شەکەی ئەڵێ چەلاوخۆرەکانی تەمانەمە خۆت گوتنی واڵێ چەلاوخۆرەکانی پارتی لێ یەکێتی مافپەروەران وازیان لێ نەدەهێنا تەنانە هەڵبژارنەکەشەکەن لەو کاتا کە تۆ بەشداریەکەی ئەڵێ ئەوەنەی لە کۆنگرەیەکی کۆبوونەوەیکی حیزبیە چوو ئەوەنە لە چۆنەڵی لە دیمەنێکی هەڵبژارن و بەشداریکردنی نەبوو لە سنووقەکانی دەنگدان بۆ پرۆسەیە منش خۆم و برادەرەکانم تەسلیم نەدەبووین کاری خۆمان دەکرد و مەمنوعیش نەبووین چونکە ئێمە ئەسڵان یەکێتی نەبووین یەکێتی مەمنوع بوو بەڵام خۆم و برادەرەکانم بە مستەقلی کارمان دەکرد و لە مافەروەران چالاک بووین و الحەمدوللا سومعەیەکی زۆر باشمان هەبوو ئەوەی کە لێرە باس کراوە جەنابەت باسی دەکەی مەسەلەن پێشەوە ئەمن مدیری ڕعای قاسرین بووم هەر لە سەردەمی کە دوای سیوێکی ئاب مدیری ڕعای قاسرین بووم یەکێتی مافەروەران عەرزیان تەوزیع دەکرد بەسەر مافەروەران بەسەر ئەندامەکانی خۆیان ئەمن ئەندامی یەکێتی مافەروەران بووم مدیری قاسرین بووم زیاتر لە 10 ساڵ خزمەتم هەبوو 3 منداڵم هەبوو عەرزیان نەدەدا بە من بەس عەرزیان دەدا بە کەسێکی ماپەروەرێک کە تازە تەخەڕوجی کرد بوو لای من مۆزەف بوو 6 مانگ بوو تەعین بوو کچ بوو شووی نەکرد بوو پیا بوو جارێ ژنی نەهێنا بوو 6 مانگ و تەخەڕوجی کرد بوو عەرزیان دەدا بەوی نانەدا بە من کاتێککە دەچوم لە ڕئیسی ماپەروەرانەوە کاتێک لێم دەپرسی کاکە تۆ بۆ عەرز نادەی بە من دەیگوت تۆ بڕۆ لە سلێمانی عەرزی وەرگرە یەکتم کاکە من لێرە مۆزەفم لێرە مدیری قاسرینم ئەو کاتە 2 ئیدارەی بوو دیواری دێگەڵێ لە دیواری بەرلین زۆر ئەسوورتر بوو من خۆم لەو بینی دەجارێکی چوم بۆ تەعزیەکی چوم بۆ سلێمانی 16 سەعاتم پێچوە تا چوومە سلێمانی بچم لە سلێمانی بڵێم چی بچم بە وەزیری عادلی سلێمانی بڵێم ئەمن خزمەتم هەیە و مافەروەرم عەرزم دێ گاڵتەم پێ ناکەن حەقیان گاڵتەم پێ بکەن من لێرە مۆزەفم سلێمانی چی دێگوی ئاخرەتەوە مەسقەد ڕەست سلێمانیە دەبێ بچی لەوێ عەرز هەر تۆ بە ئامانجگیراوی لەما هەر خۆم پێ ئەرخۆم لە بیرە وەک تۆ وابێت لە ڕێ قانونی و بڵان شمولێت پێ ناچێ قانون نەبوو ینی
میزاج بوو میزاج علاساس کابرا ئەو پیاوە خۆی لای پارتی خۆشەویست دەکات خۆی لای هەولێریان خۆشەویست دەکات سلێمانی و غێری سلێمانی دەردەپەڕێنە دەبێت هەولێر بە هەولێریەکان بێ ئەبە بەو منطقەت ئینتیهازیەی لە سەردەمی بەعسیش هەر ئەوە قسەی دەکرد هەر ئەوە خۆی لە بەعسیەکان خۆشەویست دەکرد و لای پارتیش جێ خۆی کردبووە فعلەن خۆشی خۆشەویست کردبوو تۆ ناوی شێنی لە کتێبەکەتە بەڵێ جا عریزەم دابۆیە و پێ مڕاجعام کرد کە تۆ بۆچی ئەوە کەنجە ڕاستە ئەوە جوابەکەی ئەوە بوو هەر بەو مناسبەتانەوە بەو زەحمەتەی و بەو دووبەرەچەی ئێمە لە بینیاندا زۆر لە یەکێتی مافەرۆران ئەو زار بەو حاڵەشدا ئینتیخاباتیان کرد ئەو جەماعەتانی ئێرە پارتیەکان بە فرسەتیان زانی کە یەکێتی لێرە نین ئەو کاتی دوو ئیدارەی بوو سلێمانی ئیدارە حکومەت بوو ئێرەش حکومەت بوو کۆنگرەیەکی یەکێتی مافەرۆرانیان ڕێکخست لە قاعی میدیا بەو فرسەتەی کە هەموو دەستەی گشتیەکان و ئەوەی کە سەرۆکایەتی دەکەن تاوان هەری خۆیان دەردەچوون پارتیەکان دەردەچوون و خۆیان قایمیەکیان ڕێکخست بوو هەرەو قایمە دەنگ دەدرا بە قایمی ئێمە بەبێ دیعاە و بەبێ پرۆپاگاندە و بەبێ پێشەکی و بەبێ ئاگاداری حیزب و ئەم لە ئەولا سێ کەس بووین لەو برادرانی خۆمان تەرشیا کرد لەناو کۆنگری ئەو سیانە یەکگرتوو بوو نەرسێکتان نەخیر وەکو سەربەخۆ بوون هەر سێکمان ئیسلامی بووین هەر سێکشمان پەیوەندیمان لەگەڵ لێکگرت و بەهێز بوو بەڵام پێم وابێ ئەوان نازانم پەیوەندی ئۆرگانی و حیزبی تا ئەمن هەم بوو بەس ئەوان نیان نازانم ئەوانیش هیان بۆیان خۆمان تەرشیح کرد بەبێ بە مستەقل بەنای مستەقلی نەک بەناوی حیزب و ئەشتانە لە نەتیجە دەنجێکی زۆر باشمان هێنا مەسەرەن لە 200 کەسی کە بەشدار بوون ئەمە نزیکی 182 دیارە 400 کەس بوون نزیکی بەس ئەوانە کێ بوون تۆ کە ئەڵێ ئەمە لە کۆبوونەوەیکی حیزبێت و ئەم 182 پارتیە دەنگیان بە تۆیە یا خەڵکی تر بوو جاەوە بوو بە مشکلە لە مشکلەکەیدا قسەم لێ کرد حیزب پارتی لە لەخی دوو هەر پارتیەکانی محاسبە کرد بوو پێکاکەەوە چ دەکەن ئەوە تا کابراایەکە پارتی نییە و ئەو هەموو سەوتانەی بەدەستێناوە یەکێک لە برادرانی خۆم بۆ جێڕامەوە وەکتی وەڵاوە کتومانەکە کە ئەوە کابرا مدیری قاسرینە و لە مێژە موەزەفە لەو شوێنەیە و خزمەتی زۆری خەڵکی کرد و محامی خۆشیان دەوێت دەنجیان پێداوە بەڵام تەقریر نووسەکان چیان گوتبوو یەکێک لە تەقریر نووسانە کە هەر خۆم دەیناسم گوتویان وانە گوتویان ئەوە لەگەڵ جەلالیەکان تەقریریان نووسی بوودا بۆنە لەق گوتویان ئەوانە ئیسلامین لەگەڵ جەلالیەکان تەنسیقیان کردو ئیتفاقیان کردو ئەوە دەنجی جەلالی و ئیسلامیەکانە لە بەرامبەرمە هەموانە لە کاتەوانە بۆ ئیشێتەکان هەر بەشداریان نەکرد یەکێتەکان بەشداریان نەکرد مەکە یەکێک ئەوە کەم بۆخی بەشداری کردوێ لە نەتیجە کتم کاک فڵان کەس بە محامەکە برادرم گوتمە تۆ پێ دوایە ئیشێکی باشە لەگەڵ من کردووە تومە ئەوە پیاوێکی باشە کتم وەڵا دەبینی ئێمە زۆرم نەماوە لام بن دەڵێن ئێمە کورسیمان داوەتێ و مەنسەبمان داوەتێ و کردومانە بە مدیر و لە نەتیجە دەچێت لە دژی ئێمە خۆی تەرشیح دەکات بۆیە زۆری پێ نەچوو نزیکەی چەند ڕۆژێکی پێچوو منیان نەقل کرد ئەمن تەنسیب بووم محەقیقەت لێ بووم تەنسیب کرابم بە مدیری قاسرین هەڵیان وەشاندەوە هەرچەندە پێشتر ئاگام لێ بوو کە هەوڵدەکردی بۆ کوێ هەوڵ نەقلیان کردمەوە بەناو محکەمەی بەڵام خۆم نەقل کرد بۆ قوشتەپەی بۆی لەبەر چاویان نەبوو کێشە دروست نەبێت باش چوویتە قوشتەپە بەش یەکەمی بەرنامەکە لێرە کۆتایی پێنم لە بەشی دووەمە درێژەی پێن بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ حاکم عەباس هەمزە خدر تاوەکو بەشی دووەم بۆ بەرنامەیەک داهاتوو بەخوای گەورە و میهرەباندان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس.